دووەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بۆ کتێب. زیاتر لە 45,000 ناونیشانی جیاوازی تێدا نمایش کراوە. کتێبەکان چەندین ژانەری جیاوازی بە زمانە جیاوازەکانی جیهان لەخۆ گرتووە و سەرچاوەیەکی باشە بۆ ئەو کەسانەی خولیای خوێندنەوەن. لەم پێشانگایەدا زیاتر لە 200 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لە ئاسیا، عێراق و وڵاتانی جیهان و وڵاتە عەرەبیەکان بەشداریان تێدا کردووە. 68 ناوەندیان ناوخۆین و لە شارەکانی هەرێمی کوردستانەوە بەشداری پێشانگاکەن. زۆری نەشیان ڕەچاوی باری دارایی بەشداربوونیان کردووە و بەڕێژەیەک داشکاندنیان بۆ کتێبەکانیان کردووە. بەڕاستی سەرچاوی جوان و شتی ناوازە هاتوونتە ناو کتێبخانەکە. هەچە من هێشتا هەموو دوکانەکان نەگەڕاوم، بەڵام ئەوەی کە گەڕاوم شتی جوانم بەرچاو کەوتم، دەستخۆشییان لەکەم بە هیوای ئەوە هاوڵاتیانی کوردستان بتوانن خولیای خوێندنەوە ببن، دەستکەن بەوەی جارێکی بگەڕێنەوە بۆ خوێندنەوە، بۆ ئەوەی ماڵەکانیان دەوڵەمەند بێ بە کتێب، چونکە کتێب قەت کۆن نابێ. ئەو زانیارانی کە لە کتێب دەسەکەوێ هیچ کاتێک لەسەر چاوەکانی تر دەست ناکەوێت. بەڕاستی گومان بەشداربووان چەند زیاتر بن، ئەتوانین بێژین ئەم پێشانگا ئەتوانین دەوڵەمەندترکەین، کۆنتاکتمان هەبێتن ئەو کەم و کۆرانێک کە هەمانە پڕکەین، چشتی جیوازمان چاپی خۆمان هەیە ئەوان ئەتوانن استفادە لێ بکەن. بێگومان چەند زیاتر بەشدار بۆ هەبیتن پێشانگاکە دەوڵەمەندترە بیت. خاوەنی ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە پێیان وایە تا ئێستاش ڕێژێکی زۆر لە خوێنەری جددی هەیە، ئەوەش بە بەڵگەی ئەوەی ساڵانە بە دەیان ناونیشانی جیاواز لەلایەن چاپخانەکانەوە چاپ دەکرێن و بڵاو دەکرێنەوە. ئەگەر وا وای ئەو هەموو دەستگا چاپەمەنێکی ئێستا لە کوردستانە هەیە، مانگانە چەندەها ناونیشانی جۆراوجۆر چاپەکرێت و بڵاو دەکرێتەوە. ئێمە تەنها کتێبخانەکەی خۆمان بۆ لە ماوەی 4 مانگە 13 ناونیشانی جۆراوجۆرمان چاپ کردو، هەر بە تیراژی 1000 ئەلبەتە خوێنە تا حدێکی کەم پاشەکشی کردو لە خوێندنەوەی کتێب، بەڵام بۆ جۆرەنێکە بێتە مای ڕەخنەکە. ئەمە بۆ ئێمە مای خۆشحاڵیە، بە تایبەتی ئەمساڵ لە هەولێر کە لە سەرەتای مانگی 4دا بوو پێشانگا بکرایەتەوە بەشداربووی، بۆی ئەوەی سەرەتای ئەم پەتایە بوو نەتوانرا لەوێ ئەنجام بدرێت. هیوادارین پێشانگای سلێمانی بتوانێت قەرەبووی ئەوەی هەولێریش بکاتەوە، هەم بۆ کتێبخانەکان هەم بۆ خوێنەرانیش. من ئەوە ساڵی سێمە، چونکە ساڵی یەکەمیان لەگەر خواردەمەنی و ئەوانە کراوە، من وەکو کتێبخان هەر هاتم. ئەو پاریش باش بوون، لە قەدر کە ساڵی یەکەم بوو زۆر باش بوو، ئەو ساڵیش ڕۆژ یەکەمە هیوادارین باش بیتن. دووەمین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە تاسڵوجە ماوەی 10 ڕۆژ و تا ڕۆژی 27 مانگی 11 بەردەوام دەبێت. ڕۆژانەش لە سەعات 10 بەیانی بۆ 6 ئێوارە بەڕووی خوێنەران و کڕێرانی کتێبدا کراوە دەبێت. لە بەشێکی تری پێشانگاکەدا بازاڕی پێشانگا کراوەتەوە و چەندین کاڵای جۆراوجۆری تێدا نمایش کراوە. ڕێبازی وە کورسات نیوز، سلێمانی.